بنای خوای گەورە میرەبان قوتابیانی خۆشەویستم مامۆستا محەممەد عەبدوڵڵا شکار لە پسپۆر بابەتەکانی کۆمەڵایەتی لە درێژەی بابەتەکانمان بۆ پۆلینۆ لە بەشی هەرێمی کوردستان هاتینە سەر بەندی دووەم ئاوهەوای هەرێمی کوردستان. لە ئاوهەوای هەرێمی کوردستان بابەتەکان ئاسانن، ڕوونکردنەوەی دەدەین ئینشاڵڵا بە نەخشە و وێنە زیاتر ڕوون دەکەینەوە بۆی گرفتێکتان نەبی. ئاماژە و پرسیارانەش دەکەین کە ساڵانە هاتووتۆ لە نیشتیمانی و هەندە جار شێوازی پرسیار ڕوون دەکەمەوە لە بەرەوەی بزانن کە پرسیارەکان بە چ شێوازێکە. سەرەتا ئاوهەوای کوردستان ئەگەر بە نەخشە ڕوون بکەینەوە، ئەوە هەرێمی کوردستان وەکو دیارە لە نەخشەکە لە چوارچێوەی نەخشەی عێراق ئاوهەوای هەرێمی کوردستان لەژێر کاریگەری چدایە؟ لەژێر کاریگەری سێ شتدایە. یەک شوێن بە گوێرەی بازنەکانی پانی، شوێن بە گوێرەی بازنەکانی پانی، یعنی هەرێم دەکەوێتە نێوان چ بازنەیەک. بۆ باسی هێڵ ناکەم، هێڵەکان پەیوەندی بە ئاوهەوا نیە، ئەوەی کاریگەری هەیە لەسەر ئاوهەوا بازنەیە. باسی هێڵی درێژی ناکەم چونکە هەرێمی کوردستان لە نێوان بازنە و هێڵە، بەڵام من بەتەنها باسی بازنە دەکەین چونکە بازنە بەرپرسارەتی هەیە لە ئاوهەوای هەموو ناوچەیەک لەوانە ئاوهەوای هەرێمی کوردستان. بۆیە چ خاڵێک چ هۆکارێک کاریگەری هەیە لەسەر ئاوهەوای هەرێمی کوردستان دەڵێ شوێن بە گوێرەی بازنەکانی پانی، شوێن بە گوێرەی بازنەکانی پانی کە من لەبیرتانە بازنەی هەرێم 33 بۆ 37 بوو، 33 بۆ 37 بووم. خاڵی دووەم کە کاریگەری هەبی لەسەر ئاوهەوای هەرێمی کوردستان شوێن بە گوێرەی دەریا و زەریاکان. ئایا هەرێمی کوردستان چ ڕووبەرێکی ئاوی لێ نزیکە؟ دوو ڕووبەری ئاویمان لێ نزیکە، یەکیان کەنداوە ئەویتریان دەرەی ناوەڕاستە. ئایا ئەم دووە کامیان کاریگەری زیاتر ئینشاڵڵا باز دەکەین. هۆکاری سێەم کە کاریگەری لەسەر ئاوهەوای هەرێمی کوردستان هەیە شوێن بە گوێرەی بەرزی و نزمی. واتە تۆ هەرێمی کوردستان ناوچەی شاخاوی تێ، دوایان ناوچەی زورگت تێ، دەشت و بان و بەو شێوە تێ. ئایا ناوچەی شاخاوی بەرز و نزمی تا چەند کاریگەری هەیە لەسەر ئاوهەوای هەرێمی کوردستان؟ کەواتە قوتابیان بزانە سێ هۆکار کاریگەری لەسەر ئاوهەوای هەرێمی کوردستان هەیە. هۆکاری یەکەم شوێن بە گوێرەی بازنەکانی پانی، هۆکاری دووەم شوێن بە گوێرەی دەریا و زەریاکان، هۆکاری سێم شوێن بە گوێرەی بەرز و نزمی. ئێستا هەر سێ هۆکار ڕوون دەکەینەوە. سەرەتا خاڵی یەکەم با ڕوونکەینەوە. ئاوهەوای هەرێمی کوردستان لەژێر کاریگەری یەکەمیان شوێن بە گوێرەی بازنەکانی پانی، شوێن بە گوێرەی بازنەکانی پانی. هەرێمی کوردستانە، هەرێمی کوردستان کەوتوتە نێوان بازنەی 33 بۆ 37 وەکو باسمان کرد. ئەو بازنەی کە هەرێمی کوردستانی تێدایە بۆ نمونە ئەلێرە تا وەکوێرە، ئەمە چ دیاردەیەکی دروست کردێ لە ڕووی ئاوهەوا؟ مە باسەکەمان باسی ئاوهەوایە. چ دیاردەیەکی دروست کردێ؟ یەک ئەمە وای کردووە کە بەرزترین پلەی گەرما و نزمترین پلەی گەرما جیاوازەکەیان با بڵێن زۆر بێ، زۆر. یعنی بۆ نمونە تۆ زستانە زۆر ساردە، هاوینە زۆر گەرمە، ڕۆژ هاوینان زۆر گەرمە، ئێوارەکان پلەی گەرمای دادەبەزێ. کەواتە تۆ جیاوازەکی زۆر هەیە لە بەرزترین پلەی گەرما و نزمترین پلەی گەرمای ساڵانە، کە باسی ساڵانەی یعنی وەرزەکان. زستانێکی زۆر سارد و هاوینێکی زۆر گەرم، کەواتە هەست بە جیاوازەکی زۆر دەکرێت لە گەرما. چێ بەرپرسە؟ شوێنی هەرێمی کوردستان وا هەڵکەوتووە کە زستانی زۆر سارد و هاوینیشی گەرم بێ. یعنی تۆ جیاوازی بەرزترین پلەی گەرما و نزمترین پلەی گەرمات زۆرە. لە کاتێکدا لە هەندێک وڵاتانی ئەوروپا ئەم جیاوازی کەمترە. ئەمە خاڵی یەکەم، یعنی شوێنی جوگرافی بە جۆری بازنەی پانی وای کردووە بەرزترین و نزمترین جیاوازیان زۆر بێت لە ساڵانە، گەرمی ساڵانەیان زۆر بی، بەرزترین و نزمترین. خاڵی دووەم کە شوێن بە گوێرەی بازنەی پانی لێی بەرپرساوەیە چوار وەرزەی ساڵ بە ئاسانی بەدیار دەکەوێت، بەتابەت لە ناوچەی شاخایی. یعنی لە ناوچەی شاخایی بەتابەت هەست بە وەرزی زستان دەکرێت، هەست بە وەرزی هاوین دەکرێت، هەست بە وەرزی پاییز دەکرێت و هەست بە وەرزی بەهاریش دەکرێت. هەر چوار وەرز بەڕوونی لە کوردستان بەدیار دەکەوێت. لە کاتێکدا وڵاتانی ئەوروپا نیمچە دوورگە ئەسکەندەناڤی وڵاتانەی لە قوتبەکان نزیکن زیاتر زستانیان بەسەر زاڵە، یعنی وەرز جوان دیار نییە لەوێ. بەڵام لە کوردستان هەر چوار وەرز بە تەواوی دیارە، بە تایبەتی ناوچە شاخایەکان. بۆ ئەوە سۆرم کردیان لەبەر پرسیاری نیشتیمانی گەوتی لە کوردستان هەر چوار وەرز بەڕوونی دیارە، بە تایبەتی لە چ ناوچەیەک وەڵامەکەت لە ناوچەی شاخایەکان. لەوانەیە ناوچە دەشتەکان ئەو چوار وەرزە بەڕوونی دیار نەبێ، وەرزێک زاڵ بێ بەسە وەرزەیشتر، ماوەکەی دوور و درێژتر بێ. بەڵام ناوچە شاخایەکان جوانتر هەست بە جیاوازی چوار وەرزەکەی ساڵ دەکرێت. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێەم کە شوێن بە گوێرەی بازنەکانی پانی لێی بەرپرسەوەیە دەرکەوتنی دیاردەی بارانی وەرزی. واتە باران بارین لە کوردستان کاتەکەی دیارە کە لە نیوەی زستانی ساڵ دەبارێ، لە نیوەی زستانی ساڵ دەبارێ. یعنی زستانمان زستانی باراناویە، ئەوش لە نیوەی زستان ئیتر بارانەکە دەست پێ دەکات کە دەبارێ. واتە
جیاوازی گەرما لە بینی زستان و هاوین بە دیارکەوتنی 4 وەرز ئەوە 2 3 بە دیارکەوتنی باران لە وەرزی ستا ئەوە 3 هەر سێ چاوای کردووە ئاوهەوای کوردستانی پێ بناسرێت چ شتێک وای کردووە گەرمیمان جیاواز بێ 4 وەرزەکە بە جوانی بەدیارکەوێت باران بەدیارکەوێت چ شتێک بەرپرسە شوێن بە گوێرەی بازنەکانی پانی ئەو خاڵە ئەو سێ خاڵەی دروستکردی قوتابیان ئاگادار بە بازنە ئەو سێ خاڵەی دروستکردی بزانە ئەوە لەسەر خاڵی یەکەم بازنە باشە دێنە سەر خاڵی دووەم باز دەکەم شوێن بە گوێرەی دەریا و زەریاکان ئایا کوردستان چ ڕوبەرێکی لێ نزیکە لە دەریا و زەریاکان ئێمە سیر کە کوردستان شوێنێکی دوورە ئاوی هەیە یعنی لە هەموو لایەکۆ بوشکانی دەورە درراوە کوردستان مادام دوورە ئاوە یعنی زۆر دوورە لە ئاو کوردستانی هەرێمی کوردستان ڕاستەخۆ لەسەر ئاو نییە کەواتە بە وشکانی دەورە درراوە ئەمە کاریگەریە بۆ لەسەر ئاوهەوای کوردستان کەوای کردووە بڵێن کاریگەری ئاوهەوا ینی ڕوبەری ئاو کەم بێ لەسەر کوردستان ئەوەی هەیە دوو شتە یان کەنداو یان کەنداوی عەرەبی یان دەرەی ناوەڕاست ئەم دوو دەرامەتە ئاوە کاریگەریە لەسەر ئاوهەوای کوردستان یان کەنداو یان دەرەی ناوەڕاست پرسیارەکە لەوەیە ئایا کەنداو کاریگەری زیاتر یان دەرەی ناوەڕاست هۆکارەکە ڕوون دەکەینەوە لە وەڵامی پرسیارەکە دەڵێن لە نێوان ڕوبەرە ئاویەکان چمان هەڵبژار دەرەی ناوەڕاست هەڵبژار دەرەی ناوەڕاست کاریگەری لەسەر کەشوهەوای هەرێمی کوردستان هەیە کەواتە کەنداومان هەڵنەبژار بەڵکو دەرەی ناوەڕاستمان هەڵبژار لە کاتێکدا کەنداو نزیکترە وەکو ڕوبەر لە هەرێمی کوردستان وەک لە دەرەی ناوەڕاست کەواتە بۆچی کەنداو کاریگەری کەمترە چکە ڕوبەری بچووکە کاریگەرەکەی کەم دەگات هەرێمی کوردستان دەرەی ناوەڕاست ئەگەر چی دوورە بەڵام لەبەر گەورەی ڕوبەرەکەی کاریگەرەکەی دێتە هەرێمی کوردستان و کاریگەرەکەی بە پلەیەکەم لە ناوچەی شاخایی بەدیار دەکەێت بارانێکی زۆری لێ دەبارێت بەفرێکی زۆری لێ دەبارێت کەواتە ئەگەر پرسیار هاتەوە شوێن بە گوێرەی دەریا و زەریان مەبەستمان لە دەریا و زەریا عنی ڕوبەری ئاویە چ دەرامەتێکی ئاو کاریگەری لەسەر ئاوهەوای هەرێم هەیە وەڵامەکەت دەریای ناوەڕاستە باشە وەڵامەکەت باچبی دەریای ناوەڕاست ئەو خاڵی چەندەم بوو خاڵی دووەم لە کاریگەری ئاوهەوە خاڵی سێم کاریگەری هەبێ لەسەر ئاوهەوای هەرێمی کوردستان بەرزی نزمیە بەرزی نزمی تۆ چ تەیە ناوچەی شاخاوی تێ زۆر بەرزە ئەوە ناوچەی شاخاوی زۆر بەرزە ناوچەی شاخاوی سادەت هەیە ناوچەی سێم زورگت هەیە زورگ یعنی سێ ناوچەت هەیە ناوچەی یەکەم و دووەم هەردووک ناوچەی شاخاوین بەڵام شاخێکی بەرز شاخێکی کەمتر سادە ئەوەشیان سێم ناوچەی زورگە کەواتە بەرز و نزمیەکەمان گۆڕە لە چیای بەرز بۆ چیای سادە بۆ ناوچەی زورگ بۆ دەشت و بان باشە گۆڕانی بەرز و نزمی کاریگەری چییە لەسەر ئاوهەوا ینی چ پەیوەندێک هەیە لە بینی بەرز و نزمی و ئاوهەوا چ پەیوەندێک هەیە لەو نێوانە پەیوەندەکە ڕوون دەکەینەوە سیرکەم ناوچەی شاخاوی و ناوچەی نیمچە شاخاوی یعنی زورگ چۆن درێژ بۆتەوە درێژ بۆتەوە بەرەو باکووری ڕۆژئاوا یعنی تۆ ئەوها دەی تا ئەوها بێی چ ڕوو دەدا تەمان لێرە باران زۆرە بەفر زۆرە تا دەی باران کەمتر دەبێ و بەفر کەمتر دەبێ باران کەمتر دەبێ بەفر کەمتر دەبێت تا دەی ئێرە بەردەوام باران کەم دەبێ و بەفر کەمتر دەبێت ئەو باسی بارانە بە باسی پلەی گەرمی بکەم لەو ناوچانە پلەی گەرمی زۆر نزمە تا دەی پلەی گەرمی کەمتر نزمە تا بەرەو بەرزبوونەوە دەچی پلەی گەرمی لەو ناوچانە بەرزە کەواتە ئەم ناوچانە پلەی گەرمی بەرزە هەم بارانی کەمە ئەوە کارەکەی چ بوو ئەمن لە ناوچەی بەرز و نزمی دوورکەتمەوە یعنی لە ناوچەی چیای زۆر بەرز هاتمە چیای سادە هاتمە زورگ کەم بووە هاتمە دەشت هاتمە بان بەرەبەرە چەند بەرەو باکووری لە باکووری ڕۆژاوا بەرەو باشووری ڕۆژهەڵات بڕۆم ئەوە چی لێدێ دووشت دەگۆڕێ باران دەگۆڕێ پلەی گەرمی دەگۆڕێ دووشت گۆڕانی بەسەردادێ باران و پلەی گەرمی گۆڕانی بەسەردادێ ئەگەر ئەوها بێم باران کەم دەبێتەوە و پلەی گەرمیش بەرز دەبێت ئەوە شتەکە دیارە هۆکارەکەی چییە لە ناوچەی بەرز و نزمی دوور دەکەومەوە لە ناوچەی شاخایی و زورگ دوور دەکەومەوە کەواتە قوتابیان سیرکە ناوچەی شاخاوی نیمچە شاخاوی ئەگەر لە باکووری ڕۆژئاوا بەرەو باشووری ڕۆژهەڵات بڕۆین ئەگەر ئاراستەکان دروستکەین ئێرە باکووری ڕۆژئاوایە بەرەو باشووری ڕۆژهەڵات بڕۆین لە باکووری ڕۆژئاوا بەرەو باشووری ڕۆژهەڵات بڕۆین سیرکە ئەگە ئاراستەیەک دروستکەین قوتابیان ئەوە ناوچەی بەرز و نزمیە ئەوە ناوچەی زورگە دوو ناوچەم هەیە دوو ناوچەمان هەیە درێژبوونەوەکەی چۆنە قوتابیان
پێشتر باسم کرد لە باکووری ڕۆژاوە ئەلێرە درێژ دەبێتەوە باڕاستەی باشووری ڕۆژهەڵات ئەو هادێ ئەوە ناوچە بەرزەکەیە ناوچە پڕبارانەکەیە ناوچەی پلەی گەرمای نزمە ئەگەر باران بێ تقریبا لە 500 کەمتر نابارێ تا 1000 میلیمەتر و لەوانەیە زیاتریش بارێ ئەو ئاراستەیە بەڵام ئەگەر من ئەوها بڕۆم باڕاستەی باکووری باڕاستەی باشووری ڕۆژاوە یعنی بەرەو ناوڕاستی عێراق بڕۆم لە دوو شت گۆڕانکاریم بەسەردادێ لە باران و پلەی گەرمی بۆیە ئەم گۆڕانکاریە ڕوودەدا بە تایبەت لە چ وەرزێک هەستی پێ دەکەین زیاتر لە وەرزی زستان سیر کە بانومونەکی وەرزی زستان بیننەوە لێرە باران کەمترینی 500 زۆرترینی 1000 باشە لێرە لەوانەیە 200 تا 250 میلیم باران بباری سیر کە ڕێژەی بارانبارینەکە گۆڕانی بەسەرداهات بۆ باسی بارانە بارانیش ڕەگەزێکی ئاوهەوەیە ڕەگەزێکی ئاوهەیە بۆ باران گۆڕە لە 500 لە بۆ 1000 کەمی کرد لە 200 بۆ 250 بۆ باران گۆڕە بۆ ئاوهەوا گۆڕە چێ بەرپرسە بەرزونزمی ناوچەی شاخایی گۆڕا بۆ ناوچەی بان کەواتە بەرزونزمی کاریگەریە بوو لەسەر گۆڕانی ئاوهەوا کاریگەریە بوو لەسەر پلەی گەرمی کاریگەریە بوو لەسەر باران بارین باشە هەر لە ئاوهەوا بەردەوام دەبین ئەو سێوە کارێ بۆم باسکردی کاریگەریان هەبوو لەسەر ئاوهەوای هەرم دێم لە ئاوهەوای هەرم باسی قوتابیان تەوەرێشتر دەکەین ئەویش ڕەگەزەکانی ئاوهەوا لە هەرێمی کوردستان ئێمە ئاوهەوا چەند ڕەگەزیەیە تازە باسی دوو ڕەگەزم کرد باران و پلەی گەرمی باسی باران و پلەی گەرمیمان کرد ئەو جارە باسی بایەکان دەکەم دواتر دێم وەسە پلەی گەرمی بە تەفاسیل باز دەکەین یەکەم ڕەگەز ئەگە وەگرین وەکو ڕقم با ڕقمێکی پێ بڵێن یان ڕقمێکی لۆدانین بایەکان بام ئەو بەیانەی زۆر لە کوردستان دووبارە دەبنەوە ینی وەکو بای بەردەوامیان لێهاتۆ بەردەوام دووبارە دەبنەوە دەیانکەینە دوو گڕوپ گڕوپی وەرزی زستان و بەهار گڕوپی وەرزی هاوین و پاییز ئەوەی لە وەرزی زستان و بەهار چێ قوتابیان ئەو بەیانەن یەکەم بای باکووری ڕۆژهەڵات بای باکووری ڕۆژهەڵات بایەکە لە چێ بێ و ناوی لێدەنن لە باکووری ڕۆژهەڵات هاتێ پێی دەرن بای باکووری ڕۆژهەڵات ئەو بایە لە چ وەرزێک دێ و بایە لە وەرزی زستان و بەهار دێ ئایا لە وەرزی زستان و بەهار تەنها بای باکووری ڕۆژهەڵاتە نەخێر بایەچکەمان هەیە بای ڕۆژهەڵات بایەچکەشمان هەیە بای باشوور کەواتە لە سێ لا بامان هەیە لە وەرزی زستان و بەهار بۆ هەرێمی کوردستان زۆر دووبارە دەبتەوە پێی دەرن بایە باوەکان بای یەکەم باکووری ڕۆژهەڵات بای دووەم باشووری ڕۆژهەڵات بای سێم باشوور سێ بامان هەیە لە وەرزی زستان و بەهار ئەو سێ بایە بەردەوام دووبارە دەبنەوە ئەگەر بایەکانی وەرزی زستان و بەهارت لۆ هاتۆ لە پرسیاری نیشتیمانی لە دوو ئەو سێی بگەڕێ بای باکووری ڕۆژهەڵات بای باشووری ڕۆژهەڵات بای باشوور سێ بامان هەیە لە وەرزی زستان و بەهار باشە دێنە سەر ئەو بایانەی لە وەرزی هاوین و پاییز زۆر دووبارە دەبنەوە یعنی بای باوەکانی وەرزی هاوین و پاییزن ئەمەشان سێ بایە بایەکیان لە ڕۆژئاواوە دێ پێی دەرن بای ڕۆژئاوا بایەکیان لە باکووری ڕۆژئاوا دێ پێی دەرن بای باکووری ڕۆژئاوا بایەکیان لە باکوورەوە دێ پێی دەرن بای باکوور کەواتە سێ بامان هەیە لە وەرزی هاوین و پاییز بای ڕۆژئاوا باکووری ڕۆژئاوا و بای باکوور باشە ئەم سێ بایە زۆر دووبارە دەبنەوە لە وەرزی هاوین و پاییز کەواتە قوتابیان پرسیاری نیشتیمانی تێکەڵ مەکە بای هاوین و پاییز تێکەڵ مەکە لەگەڵ بای زستان و بەهار بای زستان و بەهار گوتم باکووری ڕۆژهەڵات باشووری ڕۆژهەڵات و باشوور بایەکانی وەرزی هاوین و پاییز بای ڕۆژئاوا بای باکوور و ڕۆژئاوا بای باکوورە ئەم سێ بایەمە وەرگر ئەم سێ بایە لە وەرزی لە دوو وەرزی جیاواز تێکەڵی مەکە ئێستا 6 باماوە گەر سێ لە وەرزی زستان و بەهار سێش لە وەرزی هاوین و پاییز باشە دێنە سەر هەندێک جۆری باوەگرین لە ناوچەی شاخاوی هەیە پێی دەرێن بای خۆجەیی ینی ناوخۆی لە ناوچکە هەڵدەکە وەکو شنە ئەمە شنە دەزان شنە بایەکی لە سەرخۆیە پێی دەرێن شنە وەکو شنەی چیا جگە لە شنەی چیا پێچەوانەکەی چمانەیە دۆڵەکان شنەی دۆڵ باشە شنەی چیا شنەی دۆڵمان هەیە ئەم دووەمانەیە و جۆرە بایەکیشمانەیە زۆر بەهێزە پێی دەڵێن ڕەشەبا قوتابێن با لە ڕووی خێرایی قوتابێن باو زانیاریە بدەین با لە ڕووی خێرایی با لە ڕووی خێرایی سێیە ئەگەر زۆر خێرابوو ئەگەر زۆر خێرابوو پێ دەن ڕەشەبا زۆر خێرابوو کاولکار بوو وێرانکەر بوو پێ دەن ڕەشەبا بایەکی مامناوەند بوو هەر بایە هەر ناوی بای لێ دەنێن کە جێت لە با بوو بایەکە مامناوەندە ئەگەر زۆر لە سەرخۆ بوو پێ دەنێن شنە باش
پێی دەنێن شنە زۆر لەسەرخۆ بوو ئەگەر مامناوەند بوو پێی درن با ئەگەر زۆر خێرا بوو پێی دەنێن ڕەشەبا زامە ئێستا بایەکانم باس کرد شنەمان هەیە باەکی لەسەرخۆوەکو شنەی چیا و شنەی دۆڵ باچکەمان هەیە زۆر خێرا پێی دەنێن ڕەشەبا زۆر ئەم جۆرە باە لە سلێمانی زۆر دروست دەبێ پێی بەناو بانگە ڕەشەبای سلێمانی کەواتە بایەکانمان باس کرد لە وەرزی زستان و بەهار و لە وەرزی هاین و پاییز و بایە خۆجیەکانیشمان باس کرد بای خۆجی وەکو چ شنەی دۆڵ شنەی چیە ڕەشەبا سێ بامان وەرگرت بای خۆجین بابێ سیفەتی با وەگرن قوتابیان سیفەتی بای چیە بایەک دێ وشکە بایەک دێ شێدارە بایەک دێ پلەی گەرمای زۆر بەرزە کەواتە چەند جۆرە بایەکمانەیە چکەمە باسی باو ئاوهەوا دەکەین بزانین سیفەت و تایبەتمەندی بایەکانی دێن هەرێمی کوردستان چۆنە چەند نمونەیەکیان لێوەردەگرین هەمووی لێوەرناگرین ئەو چەند نمونەیە کە وەری دەگرین چیە بۆ نمونە بایەکمانەیە بای باکووری ڕۆژهەڵاتی پێدەرێن ئەو بایەکە هەم ساردە هەم وشکە ئەگەر پرسیار هاتۆ بای باکووری ڕۆژهەڵات ئەو بایەکە لە وەرزی زستان و بەهار هەڵدەکات زستان و بەهار کە جۆ لە وەرزی زستان دەبێ بایەکی سارد و وشکە ینی بارانی پێوە نیە ساردە وشکە بەڵام ئەو بای لە وەرزی هاوین هەڵدەکات کە بای ڕۆژئاوا بوو بە بیرتانە لە وەرزی هاوین هەڵدەکات بای ڕۆژئاوا بوو ئەوە سیفەتی چۆنە هەم گەرمە هەم وشکە هەم گەرمە هەم وشکە لەگەڵ گەرمی وشکەکەی هەندە جار چی لەگەڵە خۆڵبارین تۆز و غوباری لەگەرە تۆز ئەو بای لە ڕۆژئاواوە دێ تۆز و غوباری لەگەرە ئەمە پێ دەڵێن خۆربارین ساڵانە توی شەهرێمی کوردستان دەبێ کەواتە سیفەتی ئەو بای لە باکووری ڕۆژهەڵات دێ بایەکی ساردە و وشکە ئەو بای لە ڕۆژئاوا دێ وشکە ئەوەش وشکە ئەوەش وشکە بەڵام ئەوەی لە باکووری ڕۆژهەڵات دێ ساردە ئەوەی لە ڕۆژئاوا دێ گەرمە بەڵام ئەوەی وشک و گەرمە ئەوەی ڕۆژئاواکەی سیفەتە چکەی زیاد دەکەین ئەویش ئەوەیە تۆز و غوباری لەگەران دێ ساڵ دەبێتە هۆی خۆڵبارین لە هەرێمی کوردستان کە زۆر جار خەڵکانێکی زۆر تووشی داخلبوونی نەخۆشخانەکان دەکا ئەویش بەتابەت ئەوان کێشەی نەخۆشی ڕەبۆیان هەیە ئەم دیاردێ دووبارە دەبتۆ خۆمان دەزانین ئەمە تایبەتمەندی بایە هەڵدەکات سەرێمی کوردستان سیفەتەکەی لە شوێنی خۆی لەگەڵ خۆی بۆ ئێمە دەینین گەرمی لەگەڵ خۆی دەینی شێداری لەگەڵ خۆی دەینی ساردی لەگەڵ خۆی دەینی ئەگەر بە بیابانە وشکەکە هەڵبکات تۆز و غوبار و خۆڵباری لەگەڵ خۆی دەینی لەبرۆ با لەکوێ هەڵکا سیفەتی ئەو ناوچەیە بۆ ناوچەیشتر دەگوازێتەوە باشە ڕەگەزی یەکەمی ئاوهەوان باس کرد چ بوو گوتمان بایەکان ئەوە ڕەگەزی یەکەم ڕەگەزی دووەم باسکەی گەرمی باز دەکەین ڕەگەزی دووەمی ئاوهەوا لە کوردستان باسکەین گەرمیە گەرمیش دەکەمە دوو گروپ گەرمی دەکەمە دوو گروپ گەرمی لە وەرزی زستان و گەرمی لە وەرزی هاوین باشە گەرمی لە وەرزی زستان گەرمی لە وەرزی هاوین ئەوەی لە وەرزی زستانە باسی دەکەین ئەویش ئەوەیە زانی تێکرا معدەل وەردەگرین ئەمە سارتری مانگ لە مانجی زستان وەگرین سارتری مانگ لە مانجی زستان وەگرین مانجی کانونی دووەمە باشە مانجی کانونی دووەمە کە سارترین مانگە لە هەرێمی کوردستان